من دەچمە لای مامۆستایەکی گەورەی کورد جێگەی بەهەشتی بەرین بێ مامۆستا شەماڵی موفتی کتێبێک هەیە کتێبی ئەزمون لەسەر ژیانی مامۆستا شەماڵی موفتی نووسراوە مامۆستا عومەر ڕەشید کاتی خۆی نووسیوێتی مامۆستا عومەر ڕەشید کە چاوپێکەوتنی لە ژیانی مامۆستادا کردووە لە کاتی خۆیدا کە زیندوو بووە ئەڵێ باسی خۆی دەکا ئەڵێ من کە لە سەرەتایی لە 6 دەرچووم باوکم خستمێ دواناوەندی بەغدا کە بە ئینگلیزی دەخوێندرا پێشکەوتوترین قوتابخانەی ئامادەیی بوو لە هەموو عێراقدا ئەو قوتابخانەیە پێی دەوترا بەغداد کۆلێج بە BC کورکراوەکەی بوو کۆلێژی بەغدا ئامادەیی بوو پێی دەوترا کۆلێژ بە زمانی ئینگلیزی دەخوێندرا مامۆستا شەماڵ دەفەرمێ من کە چوومە ئەوێت چونکە بە عەرەبی خوێندبووم مێژوو جوگرافیا و ماتماتیک و وانەکانی ترم بە ئینگلیزی نەخوێن بوو زۆر لەسرم قورس بوو بۆیە هەموو مانگێک ئیمتیحان دەکرا هەموو مانگێک کار دەدرایەوە بە تەلەبە ئەو کاتە مەکتەبەکە جیاوازی لەگەڵ مەکتەبەکانی کە زۆر بوو یەک مامۆستای موسڵمانیشی تێدا نەبوو هەمووی خەشەی مەسیحی ئەمریکی بوو لە ئەمریکاوە هاتبوون منیش لە ماڵێکی دیندار بەڕێزان سەیری کە هەیە لە کولەی شەریعە دەرچووە پیسترین مرۆڤی سەرزەویە لە ڕووی عەقیدە و بیر و باوەڕەوە هەشل وەکو مامۆستا شەماڵ لە مەکتەبێکی قەشەی مەسیحی دەرچووە گەورەترین بانگخوازی ئەم کوردستان و عێراقی لێ دەرچوو ئەو پیاوە دەفەرمێ کە مانگی یەکەم کارتم وەرگرتەوە ناوی خوێنمەوە هەموو لەشم تەزی زانیم هەمووی دەرنەچووم کە دەرکارتەکەی مامۆستا بە ئەدەب وتی شەماڵ چوومە پێشەوە سەی دەکەم 11 دەرسمان هەبوو 7 کەوتبووم 7 بازنەی سوور بە 7 هاتبوو منێک کە لە 6 ساڵی ڕابردوودا دووەمی عێراق بووم لە 6 باوکم بە دووەمی ڕازی نەبوو دەویست دەبێ یەکەم بی ئای چ ترسێکی مناڵانە لە ناخما بوو تەمەنم 13 ساڵ بۆ 14 ساڵیش بوو خۆیە چۆن کارتەکە بەرمەوە باوکم بە دووەمی ڕازی نەبوو ئێستا 7 سفرم تێدایە لە 11 دەرس 7 کەوتوم ئەڵێ مامۆستا بە ئەدەبەوە بەبێ ئەوەی بڵێ کەوتووی ئەوە گوڵاڵە سوورانە تێدا کارتەکەی بە ئەدەبەوە دامەوە فەرمووی وتی فەرموو بڕۆ دانیشە دانیشمەوە بە چ نەهامەتیەک چەند هەستم بە تەریقی خۆم دەکرد چۆن بچمەوە ماڵەوە بەڵام هەمووی چەند دەقەیەکی پێنەچوو مامۆستا جارێک کەوتی شەماڵ وەرە وتم ئەم جارە منی بۆ چییە کە چوومەوە بەردەمی مامۆستاکە ئینگلیزەکە پێی وتم چەپڵەیەکی زۆر بەهێز و بە قووەت بۆ نمونەی پۆل لێ بدەن کە شەماڵە ئەزانی کارتی سەرکەوتنت بۆ دانراوە تۆ لە عەرەبیدا نمرەی زۆر بەرزت بەدەستێناوە ڕاستە دەرسەکانی کە کەوتووی بەڵام حەقی ئەم دەرسەشت ئەوەیە یەک شەهادەی تایبەت ڕێز و تەقدیر و دەستخۆشی هەدیەی تایبەت لە ناو زەرفێکە لەبەر چاوی هەموو تەلەبەکانە چەپڵەیەکی بە قووەتم بۆ لێدرا من لە عەرەبیدا دەرەجێ بەرزم هێناوە دانیشمەوە جارشکە مامۆستایش کات و بانگی کردمەوە چەپڵەیەکی بە قووەت بۆ شەماڵ هەدیەیەکی تایبەت کارتێکی سەرکەوتن و دەستخۆشی چونکە لە پەروەردەی نیشتیمانیشدا 97 هێناوە 96 هێناوە دەرەجەکە زۆر بەرزە تەواو هەڵیان ساندمەوە بڕوان بە خۆم بوو بەڕێوەبەر بانگی کردم وتی کوڕی خۆم تۆ کەسێکی بەتوانای زۆر ئاساییە دەشکەوی ڕاستە لە 7 کەوتووی بەڵام ئەی چوار تۆ لە 4 ئەلحەمدوللا دەرچووی لە دوانیانە نمرەی هەرە بەرزت بەدەستێناوە خەڵاتی تایبەت و شەهادەت بۆ کراوە هیممەت بدە بەرخۆت بۆ نیوەی ساڵ و سەری ساڵ هەمویان پڕ دەکەیەوە ئەڵێ تەواو ورە ڕووخانەکەم هەستایەوە دڵم بە خۆم خۆش بوو هەرچەند کە چوومەوە ماڵەوە باوکم ئەوەی بەلاوە مهم نەبووتی گوڵاڵ سوورەکانت جوانن ئەم هەموو سوورەت بۆ هێناومەوە بەڵام مامۆستاکان لە مەکتەبە ئەوەندان هیممەت بەرزکردمەوە تەنها لە جەبرا خەتە سوورەکەم بە دەورەوە مابوو لە سەری ساڵا کارتی ڕێزلێنان و سەرکەوتنم لە جەبریشە بەدەستێنا مامۆستا نەیهێش بڕوخێم هەمیشە هیممەتی بە بەراز دەکردمەوە کە ئەو کۆلێژەم تەواو کرد ئەو ئامادەیە یەکێک بووم لە قوتابی هەر سەرکەوتوەکان بەڕێزان ئێمە هەر سوورەکان دەبینین ئەی سەرکەوتنەکانی منداڵەکەت بۆیە ئەگەر لە یەک دەرسیشا دەرچوو بوو بەبێ قیمەت سەیری مەکە بڵێ دەستت خۆش بێ هیممەتت بەرز بێ دڵنیام زۆر باشت کردووە وەکو ئەمەل سەعید بۆ کردووە دەرسەکانی کەش ئاوا تێبکۆشی نمرەی بەرزتر دێنی